دەسەکەین بە تەوەری یەکەمی بەرنامەکەمە نەویش دەراویشتەکانی تەلاق لەسەر ژیانی خودی ئافردوو پێشەکیش باسمان کرد. تەلاق لە نێوان دوو کەسایە، ژن و پیاو. ئێمە ئەمڕۆ باز لەو کاریگەریانە ئەکەین کە ئەکەوێتە سەر ئافرەتەکە لە دوای ئەوەی کە پێوترێ ئەم ژنە تەلاق دراوە. ئەم بەڕگەشتمان بە میوانداری زۆر بەڕێز نەجیبە شێخ لەتیف چالاک لە بواری ژنان و ئافرەتان و خوشکان. نەجیبە خان بەخێر بیت. باز لە تەلاقەکەین. تەلاق وەک باسیشمان کرد لە نێوان ژن و مێردایە. ئەو کاریگەریە لاوەکی و یا با بڵێن کاریگەریە ترسناک و خراپانەی کە ئیکاتە سەر ئافرەتان، ئێمە باجارە لێەوە دەست پێ بکەین. وەک کاکشوان لە پێشتەکی باسی کرد لە ناوبڕەکەوتی زۆر جار ئافرەتان ئەبنە زەحیە لەم بابەتەیە. بە شێوازێکی گشتی بۆ تەلاق لە کۆمەڵگەی ئێمە شتێکە ینی خەڵک لی ئەترسێ، خێزانەکان لی ئەترسن، ینی وشەیەکە قورسە هێنانی و ئەنجامدانی ئەو بابەتە. هۆکارەکەی جارە سەرەتا بۆچی ئەگەرێتەوە دوایە چی لەسەرەوەی کە لێکەوتە خراپەکانی چێ بێ لەسەر ئافرەت؟ بەڵێ بەنای خۆی گەورە میهرەبان، سوپاس بۆ ئێوە و سڵاو بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان. بابەتی تەلاق پێم وایە قسەی زۆر لەسەر کراوە و بەردەوام ینی ئێستاش هەر بینید لە کۆڕ و مەجلیس لە بەرنامەکانە، لە ڕاگەیاندنەکانە، لە دەستگا فەرمیەکانە زۆر قسە لەسەر تەلاقە کرێ. ئێمە گەر لەوێ دەست پێ بکەین ئایا تەلاق چارەسەرە بۆ کێشە خێزانیەکان؟ بێگومان دروستکردنی خێزان وەکو ینی گرێبەستێکە لە نێوان بڵێن ژن و پیاوێکە، ئەتوانین بڵێن هەر وەکو گرێبەستەکانی تر، ینی وەکو هەر گرێبەستێکی تر کە دروست دەکرێ، بەڵام جیاواز لەوە ئەمە خی گەورە بە میثاقی غەلیظ ناوی بردووە. یعنی گرێبەستێکی ئەتوانین بڵێن قورسە، ینی هەم دروستکردنەکەی قورسەوە هەم هەڵوەشانەوە کەشی قورسە و کاریگەری ئەبێت لەسەر ئەو دوو کەسەی کە گرێبەستەکان کردەوە لە سەر دەوروبەریشیان لە ئێستاە. بۆیە کە ناومان ناگرێ بەست کەواتە ئەکرێ قابلی هەڵوەشانەوە بێ. یعنی زۆر جار مەسەلەن کێشەکان ئەگەنە بنبەست، ینی تۆ دوو کەسن لە ماڵەکە بمانێ و نەمانێ هەموو خێزانێک کێشەی تایە. یعنی بە تایبەتی ئەگەر ئەوها بیری لێ بکەین، ینی ئەم دوو کەس ئەم دوو ڕەگەزە ماوەیەکی زۆر پێکەوەن، ینی تەمەنێکی دوور و درێژ پێکەوەن، بەریەککەوتنیان زۆرە لە ناو ماڵە، ینی بەردەوام مەسەلەن لەسەر بچووکترین شت تا گەورەترین شت ئەبێ ڕاوێش بکەن، ئەبێ مناقەشەی بکەن، ئەبێ مثلەن ڕەیان یەک بخەن بۆی بڕیارێک بدەن. یعنی ئەمانە بمانێ و نەمانێت کێشەی بە دوا دروست دەبێت و ئەتوانین بڵێن لێک تێ نەگەیشتنیش دروست دەبێ. بۆیە کاتێکە هەر هۆکارێکی تر، هەر وەسیلەیەکی تر بگرینە بەر بۆ ئەوی کە ئەم خێزانە بە پتەوی بمێنێتەوە، بەڵام دوجار هەر ئەگەینە ئەو نەتیجەی کە هەنێک کەس یعنی پێکەوە نایان کرێ، مەسەلەن ناتوانن ئەم ژیانە درێژە پێبن، ئیتر بۆچی مەسەلەن ئەم ژیانە بەو ناڕەحەتیە بەردەوام بێت هەتا مردن پێکەوە بن. بۆیە تەلاق شتێکی خراپ نییە، یعنی بۆ چارەسەری کێشە ئەکرێ پەنای بۆ ببرێ، بەڵام بەداخەوە ئەوە لە کۆمەڵگەی ئێمە بۆ ینی بە جۆرێک تێڕوانینی بۆکرێ کە بۆتە عیبە. یعنی ئەبێتە عیبە ئەگەر مەسەلەن دوو کەس لە یەک جیابوو بێتنەوە کە مەرج نییە ئەم دوو کەسە لە خراپیشیان بێ. لەوانەیە هەر تەبعیان وابێ، تەبیعەتیان وابێ، خی گەورە ئینسانەکانی هەریەکەوە بە جۆرە دروست کردووە پێکەوە نەیان کرێ، بەڵام ئەگەر لە یەک جیابوونەوە هەریەکیان بەجیا ژیانێکی تری دروست کردەوە، لەوانێم جارە زۆر مرتاح بێ لەگەڵ کەسێکی ترەوە بتوانێ بژی. ینی مەبەستەکەوەیە کە مەرج نییە هەر لە خراپیان بێ، لەوانەیە هەر تەبعیان بە یەک نەخوا بۆ شێوازە. بەڵام کاتێت ینی گەشتە بنبەست کێشەکان و پەنا بۆ تەلاق بدرا برا، یعنی ئەو کاتە ئەبێ بزانین کە کاتێک ئەم جیابوونەوە دروستە بێ کاریگەریەکانی چییە لەسەر خودی هەردوو ڕەگەزەکە کە بەرنامەکەی ئێوە تەوەرەکەی ئێوە تایبەتە بە لەسەر خودی ئافرەتان، ئەمە چ لێکەوتەیەکی ئەبێ و ئەگەر مناڵ هەبوو لەم بەینا چ لێکەوتەیەکی هەبێ، ئەمە ئەتوانین زیاتر قسەی لەسەر.
مامۆستا ئەو وێنە زەینیە لەکوێوە سەرچاوی کردووە و چی بکرێت بۆی ئاسایی بکرێتەوە ڕێک بکرێتەوە لە کاتێکدا ژن و مێردێک کە لە یەک جا بنەوە پێویستە کا تەلاق بکەوێتە نێوانیانەوە پیاوەکەی شەکی باشی کردووە بەڵام ژنەکە ماڵی پیاوەکەی وێران کرد ئەم دەستی خۆشوی ئەم خراپی کرد ئەم نەجاتی بوو ئەم خوڕکرا بەسەر ینی ئەم هەموو مشکلەیە بۆ ئافرەت بەتابەت باسی ئەمە ئافرەتە ینی چی بکرێت چۆن بکەین ئەمە ڕێک بکرێتەوە بۆ ئەبێ وابێ ینی هەر بەڕاستی وایە بەڕای من وانە یعنی ئەمە تەنها ئافرەت تاوانبار بێت لە مەسلەی جیابوونەوە یاخود تەنها ئافرەت زەرەر بکات بەڕاستی یعنی ئێستا ئەمە وای لێ هاتۆ جاری وایە ئەو خێزانە پڕە لە کێشە یعنی ئەگەر کەسێک لە نزیکەوە ئاگای لێیان بێ یعنی بەڕاستی بەزەی بە حاڵیانایەتەوە کە بەو شێوازە بەردەوامی بەو ژیانایەن هەر لەبەر ئەوەی کە ئەم ناوە نەکەوێتە دوایان کە بڵێن ئەمە جیابوونەتەوە یاخود بڵێن ئەم ئافرەتە بە زمانی عشارێکی خۆمان کاڵێن تەلاق دراوە یعنی بۆی نەگاتە ئەوە سیرەکەی ژیانێکی زۆر ناڕەحەت و پڕ دەردی سەری بەسەرەبا و ئەگەر مناڵی شەبێت لەو بینە ئەوە مناڵەکان بە دەرەجەیەکەم ئەبنە قوربانی لەو نێوانە و ژنیش بە هەمان شێوە یعنی ئەمە بۆچی ئەمە تێڕوانینی کۆمەلگەیە یعنی ئەمە عورفە بەڕاستی ئەجینا نە لە ڕووی شەرعەوە نە لە ڕووی قانونەوە هیچ عیبەیەکی تیانە هیچ کەم و کورتیەک نییە بۆ هیچ کامیان لەوانەیە مەسەلەن ئێمە بە شێوەیەکی گشتی باسەکەین بەس لەوانەیە هەبێت مەسەلەن ئافرەتەکە زۆر هۆکار بێت لەو جیابوونەوە یاخود پیاوەکە هۆکاری سەرێکی بێ کە بە قەنەعەتی من یعنی لەوانەیە هەردوو لا کێشیان هەبێ بەڵام ئافرەت لەبەرەوەی لە کۆمەلگەی ئێمە زەرمەندی یەکەمە بێ بەڕاستی پێم وایە ئافرەت زۆر زیاتر دان بەخۆیان ئەگرێەوە زۆر زیاتر هەوڵی ئەوەدا کە ئەم ژیانە تێک نەچێ و ئەم گرێبەستە هەڵ نەوەشێتەوە بەڵام کاتێک کە ئەگاتە ئەوە یعنی ئەمە پێویستەکە ئێمە بە هەموو لایەکەوە یعنی بەڕاگەیانەکانەوە بە چالاکوانەوە بە ڕێکخراوەکانەوە یعنی ئەم حاڵەتەوا لێ بکەین کە حاڵەتێکی طبیعیە چونکە وەکوتمان نە لە ڕووی شەرعیەوە عیبەیەکی تیا و کەم و کورتێکی تیا نە لە ڕووی قانونیشەوە یعنی ئەمە گرێبەستێکە و دوجار ڕێک نەکەوتون و هەڵوەشاوەتەوە بۆ ئێمە پێویستی بە ڕۆشنبیریە بەڕاستی پێویستی بە تێگەیشتنە بە بڵاوکردنەوەی وعیە بە بڵاوگرنەوەی هۆشیاریە بۆ تاکەکانی کۆمەلگە کە بەو شێوازە بیر نەکەنەوە یعنی بەداخەوە ئێمە جاری وایە بۆ نمونە من ئافرەتێکم خۆم ئەزانم کە یعنی لە خێزانێکا کاتێک کە هەڵۆشاوەتەوە ئەم ئافرەتە چی بەسەر هاتۆ چەندێ تووشی ناڕەحەتی بۆ لە دوای ئەوە ئەگەر بکرێت دواتر یعنی لێکەوتەکانی بە درێژی باس بکەین بەڵام من کە بۆ خۆم ئافرەتم یەم لۆمەیەم ئافرەتاکەم ئەڵێم بۆ وای کرد بۆچی بەو شێوازی یعنی بەداخەوە ئەمە تێنەگەیشتنە ئەگەر نا من خۆم ینی بخەمە شوێنی ئەو کەسە کە ئەو حاڵەتەی بەسەر هاتووە یعنی هیچ کەس حەزەکە ژیانی لێ تێکچێ هیچ حەزەکە بەرەو ناڕەحەتی و کێشە و ئاژاوڕە بەڵام کاتێک کە ئەگاتە بنبەست پێویستەکە ئێمە ئەم حاڵەتە بە ئاسایی وەربگرین و ئاساییشی بکەینەوە لە ناو کۆمەلگایە بە هەموو لایەک ئەوەی کە لە خەمی خێزانایە بەڕاستی بەتایبەتی ئەمڕۆ لە خێزانەکان ڕوبەڕووی زۆر ئاستەنگی تربوونەتەوە ڕوبەڕووی زۆر کێشەی تربوونەتەوە بەهۆی ئەو هەموو هۆکاری کە هەمومانەزانین یعنی پێویستەکە ئێمە ئاسانکار بین و هەوڵ بدەین کە ئەم کێشانە بە چۆنەڵی بە جۆرێک تێپەڕێ کە کاریگەری کەمتر بێ لە سەرتاکە نەجی بەخانیانی بە بێنەروبی سەر واتێ نەگا کاڵین ئاساییە ینی خەڵک وا تێبگایتر تەلاقدان شتێکی ئاساییە و زۆر نۆرمال بێتەوە نا باز لەواکەین ئەگەر ژن و پیاوێک بڕیاریاندا پرۆسەی تەلاق جیابوونەوە ئەنجام بدەن چواردەورەکە ڕێزی لێ بگرن و لی تێبگەن ئەژنە وەک ئاماژت پێکرد لەوەڵ هەتا بکرێت تەلاق نێتە پێش شتێکی باشترە خێزان هەڵنەوەشێتەوە باشتر بەس ئەگەر ئەنجامدرا ئێمە باسی دوای ئەوەکەین ئێمە بێ ڕێز لەم دوانە بگرین و بڕیارێکیان داوە چۆن ڕێزمان لەو کاتە گرتووە کە بوونەتە هاوسەر ئێسش کە بڕیارە جیاب ببنەوە بێ ڕێزیان لێ بگرین باسیش لەوە کریانی زۆر جار نەجی بەخانیانی جەنابش لە نێو کۆمەلگای ئاگاداری کاتێ ئافرەتە تەلاقە درێ ئەگەر تەمەنەکەی ئەوە بێجاری کە بچێتەوە ئەو پرۆسێ و شوو بکاتەوە زۆر یعنی ئەو ماڵی کە ئەیانێ بچنە داوای و ئافرەتە زۆر لێکۆڵینەوەکەن بۆ تەلاق دراوە هۆکاری تەلاقدانەکەی چیە نییە بەڵام پیاوێک کە ئافرەتێکی تەلاقاوە ئێوێژنێ بێنێتەوە ئەوەندە پرسوجووی لە ناکەن کوردوتەنی بزانن ئەم پیاوە بۆ ئافرەتێکی تەلاقا یەکێڵێ ئەم ئافرەتەش تەلاق نایەتەوە نێمەوەسە شوان کەواتە ئێمە بێ بەم شێوازە لە بابەتەکان تێبگەین کەواتە نەجی بەخان تەلاق کۆتایی دنیا نییە کرێ بڵین سەرەتای ژیانێکی نوێوە نیە
بەدڵنیایەوە یعنی منی ژەمێر جەخت لە قسەکەی جەنابەت بکەمەوە کە ینی ئەم قسانیەمە مەبەستمانەوە نییە کە چۆن بڵین بە شتێکی ئاسایی بزانین و هەر کێشەیە کە دروستە بێ پەنا ببرێ بۆ جیابوونەوە بۆ هەڵۆشانەوەی خێزان نەخێر بەڕاستی ئێمە بە هیچ شێوەیەک ئێمە تەشجیعی ئەوە ناکەین یعنی ئێمە کە بە تایبەتی ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان و من کە لە ڕێکخراوی خوشکانە ئیشم کردو ئێمە تەنانەت بەشێکمان هەبووە بۆ چارەسەری کێشە خێزانەکان سنتەرێکمانەیە لەو مەجالەیە یعنی ئێمە ئەو پەڕی هەوڵە دەین قەناعەت بکەین بە هەردوو لە ئەگەر جۆمان لێ بگیرێ و بە تایبەتی ئێمە بۆ ئافرەتەکە کە پەنا بۆ ئەو حاڵەتە نەبا هەرچی هۆکارێکە بگرێتە بەر هەرچی ڕێگایەکە بگرێتە بەر بۆی کە نەگاتە جیابوونەوە چونکە بەڕاستی جیابوونەوە وەکو ئاماژەمان پێیا لە کۆمەلگەیەمە قورسە ئاسان نییە یعنی وەکو جەناب دەڵی کە دروستکردنەوەی ژیانێکی تر ئاسان نییە یعنی قورسە بۆ بەتایبەتی بۆ ژن کە ینی ناوێکی دوا ئەکەوێ یعنی بمانەوە نەمانێ ئەم ژنە بۆ خۆی لە ڕووی دەرونیەوە ینی لە حاڵەتێکی باشان نییە سیرەکە یعنی کۆمەڵ ئەوەنە ناڕەحەتە بێت چییە بیرەکاتەوە کە لە دوای ئەو ناوەیەکەوێتە دوای چی بەسەردێ یعنی بەڕاستی بەداخەوە کۆمەلگەی ئێمە بە تایبەتی خێزانەکانی یعنی دایک و باوکە کەش جارێکی تر وەکو پێش سەیری ئەو کچیان ناکەنەوە یعنی کە ئەچێتەوە ماڵی باوکیشی هەر خۆی بە میوانە زانێ یعنی خۆی بە سەربارە زانێ خۆی بە کەسێکی نامۆ بینێ لەو ماڵە بۆیە ئەگە هەتا بکرێ پەنا نەبرێ بۆ ئەو حاڵەتە ئەو بۆ شتێکی باشترە بۆ کۆمەلگەش و بۆ تاکەکانیش بەڵام کە حاڵەتەکە دروست بوو ئێمە باز لە دوای ئەواکەین یعنی تەوەرەکەوێت کە باز لە کاریگەریەکانی تەلاقەکەین ینی کە کاتی ئەو حاڵەتە دروستە بێ بەڕاستی لێکەوتی زۆری هەیە لەسەر ئافرەت وەکوتمەوەی حاڵەتێکیان لە ڕووی دەرونیەوە لە ڕووی دەرونیەوەم ئافرەتە تەواو تێگەشتێت چونکە ئەزانێت کۆمەلگا جارێکی تر وەکو پێشتر سەیری ناکاتەوە و ئەزانێت کە دروستکردنەوەی ژیانێکی نوێ قورسترە لە بەردەمیا و جۆرێک ترسی بۆ دروستە بێ لەوانێ بڵم یعنی لە هەموو پیاوێکیش سڵەکاتەوە یعنی نەک ئەوەی کە پرسیار لەسەر ئەم ئافرەتە ئەکرێت چۆن بۆ چۆنە بووە ئەم ئافرەتە بۆ خۆشی بە حەزەرەوە یعنی ناوێرە جارێکی تر چکاڵێ ئەگەر ئەم جارە شکست بێنم ئەوەی تر بە تەواوی ئەبێ من داببڕم لە کۆمەلگا ئەبێ خۆم پشارمەوە لە قسەی خەڵک لەبەرەوە بە ترس و لەرزەوە ئەگەر بتوانێت ژیانێکی ترش دروستکاتەوە کە ئێستا ئەوە قورسی شە بەڕاستی چونکە ئێستا بەداخەوە بینین کە گەنجەکان ینی فرسەتی هاوسەرگیری لە بەردەمیانە کەم بۆتەوە بەهۆی ئەو هەموو هۆکارانی کە هەمومانی زانین و پێویست ناکە قسەی لەسەر بکەین یعنی بۆ گەنجەکان بۆ ئەوانەی کە نەچوونەتە ئەو پرۆسێشەوە ئێستا قورسە چ جایەوەی بۆ کەسێک کە جاری دووهەم بێوێ ئەو پرۆسەیە دروستکاتەوە لەبەرەوە قورسە و لێکەوتی لەسەر ئەم ئافرەتە زۆرە بێ و بە تایبەتیش بۆ ئافرەتەکە وایە چکە بەداخەوە یعنی ئەمڕۆ لە کۆمەلگای ئێمە زیاتر چۆ بڵێ زوومەکە لەسەر ئافرەتە زیاتر خەتا لە ئافرەت ئەگیرێ یعنی ڕاستە ئافرەتیش هەیە مەسەلەن هۆکارە بە ئۆجیابنی ئافرەتیش هەیە ڕێک ناکەوێ ئافرەتیش هەیە کێشە دروستەکە بەڵام بەڕاستی کەمترە بە ڕێژەکەی کەمترە لە پیاوان چونکە وەکووتمان ئافرەت ینی دوای ئەم حاڵەتە ئەخوێنێتەوە کە چی بەسەردێ بۆیە کەمتر پەنا بۆ ئەو داوای جیاببوونەوە ئەبات زۆر ڕاستە کەواتە ئەو لێکەوتانەی کە باست کرد لەسەر ژیانی ئافرەت ئەوەی کە ئەترسێ ئەوەی کە یان ئەتوانین بڵێن ئەوەندە لێکەوتەکان زۆرن ئافرەتێک مەجبورە لە ژیانە پڕ لە ڕەزاڵەت و مەینەتەکەی بمێنێتەوە تەنها لە بەرەوەی دوای تەلاق ئەو لێکەوتانی کە بڕیار ئەو ژانەی بڕیارە چاوەڕێیەکە بەسەریانێت بڵێ بێگومان بەڕاستی لێکەوتەی تریشە یعنی ئەگەر قسەی لەسەر بکەین بۆ نمونەگەرم ئافرەتە لە ڕووی داراییەوە یعنی خۆی داهاتێکی خۆی نەبێ مەسەلەن ئابوووریەکی نەبێ یعنی بیر لەوا کاتەوە مەسەلەن چۆن بژی دوایی یعنی وەکو ئاماژەمان پیاکە ناتوانێت وەکو جاران بۆ نمونە داوای پارە لە باوکی بکە لە براکەی بکە لە دایکی بکە یعنی بیر لەوە ئەکاتەوە چۆن لە دوای ئەمە ژیانی خۆی بەڕێ بکات یاخود ئەتوانی بڵێن یعنی ئەگەر مناڵ لە بەی نابێ ئەگەر مناڵ لە بەی نابێ ئەوە بەڕاستی ئەبێتە قوربانی و ئەم ئەوە نەشی کە دایک کە ئافرەتەکە یعنی چۆن بڵێ خاڵی لاوازی لە مناڵەکایە ئەوەندە باوکەکەوانیە هەموو لەم کۆمەلگای ئەژین و ئەبینین کە مەسەلەن ئەوانەی کە ئەو حاڵەتانەمان لەوانەیە کەم تا زۆر لەبەر چاو بێت کاتێک کە جیابوونەوە کە دروست بۆ مناڵ لە بەی نابووە یعنی دایکەکە چەندێ باجی بە خۆی داوە چەندێ باجی بە هەموو خۆشیەکانی خۆی داوە لەبەری بەس بتوانێت ئەم مناڵە ڕابگرێ و بیژێنێەوە بەخێوی بکات یعنی زۆر جار مەسەلەن کە پەنا نابا بۆ ئەوە لەبەر مناڵە یعنی زۆربەی ئەو
ئەو ژیانانی کە تا ئێستا ئەتوانین بڵێن تەلاقێکی بێدەنگە لە ناو ماڵەکانە یعنی نەهاتۆتە دەرەوە ئافرەتەکە بەڵام لە ناو ماڵەکەشە قەت ئەوە ژیانی ژنومێردایەتی نییە کە لە بینیانایە بەڵام ئەم ئافرەتە قوبولێکە لە بەرەوەی مناڵ لە بینایە لە بەروی ئەترسێ مەسەن سبینە جیاوێتەوە یا مناڵەکەی لێ وەربگرنەوە کە هەنێ جار کە مناڵی لێ ئەستنەوە ئیتر بەڕاستی ئەو ژنە تەواو ئەڕوخێت تەواو یعنی تووشی شکستێکە بێت کە زۆر زەحمەتە هەڵسانەوەی ئەبێ هەتا ماوە مەسەن ئەم هەر چاوەڕێ بکە ئەم مناڵەت چی بەسەردێ چۆن ئەم مناڵە ببینێتەوە یعنی ئەمانە هەمووی لێکەوتن بۆ ئافرەت کە بە جۆرێکە یعنی وای کردووە تحملی هەنێ ژیان بکە بەڵام بەڕاستی ئەمانە کەوتوتە سەر ئەوەی کە کۆمەلگات چەندێتی ڕوانینی هەیە بۆ ئەم ئافرەتە یعنی خێزانەکان وەکو ئاماژەمان پێ دایک و باوەک برا خوشک یعنی بەڕاستی بە پاڵپشتی ئافرەت بن لەم حاڵەتانەیە یعنی زۆر جاری وا هەبوو مەسەن ئافرەتێ لە بەروی کە زانیوەتی کەسێک پشتگیری نییە لە خێزانەکەی لە دەوروبەرەکەی پەنای بۆ خۆکوشتن بردووە پەنای بۆ خۆسووتاندن بردووە کەواتە ئێستا تۆ ئامۆژگاری چە ماوەسا بۆ ئەو خانمانەی کە ئێستا گویان لە بەڕێستە ڕەنگە لە ماڵەوە کێشۆگرفتیان نەبێ بیلەوە بکەنە جا ببنەوە یاخود تەنانەت قۆناغەکان و هەنگاوەکانی تەلاقیش کەوت بێتە نێوانیان بەڵام دوایەوەی کە تەلاق وەرەگرێ هیچ چاوێکی دارایی نییە پەناگەیەکی نییە بۆی بڕوە ڕەنگە هیچ شوێنێکیش نەبێ هەر لێی بژیت بەڕاستی کاتە جوانی ئەم دەستەواژێ بەکاربێنەوەی قڕێکی کا بەسەریانی یان چی بکانی چۆن ئامۆژگاریەکی وڵی جا ئێمە بێ ئامۆژگاریمان تەنها بۆ ئەوان نەبێ ئامۆژگاریمان بەگشتی بۆ کۆمەڵگە بێ کە بەڕاستی تێڕوانینیان بگۆڕن بەرامبەر بۆ حاڵەتەوەکو ئاماژەمان پێەیە ینی خی گەورە ڕێگەی بەمەداوە تەنانەت خی گەورە لە قورئانە باسی کردووە کاتێککە ئەم گرێبەستە هەڵوەشایەوە ئەو حەق و مافەی ئافرەت کە لە لای پیاوە با نەفەوتێ وەکو خۆی حەقەکەی پێ بدە یعنی ئەمە خۆی گەورە بە گەورەی خۆی باسی لەمە کردووە کەواتەمە یعنی ممکنە و ئەکرێ ئەم حاڵەتە ڕووبا بەڵام کاتێکە ڕوئەداد یعنی وەکو وتمان کۆمەلگا بە شێوەیەکی گشتی ئەم تێڕوانینە بگۆڕێ و بە هەمان شێوە خێزانەکان پاڵپشتی کچەکانیان بنەوە بە هەمان شێوە کوڕەکانیشیان چکە یعنی ئێمە ئەومان بیر نەچێت زۆر جار مەسەرەن هەیە کوڕەکە ئەو ڕوخانەی تووشە بێت مەسەرن پیاوەکە تووشی ئەو ناڕەحەتی ئەبێ لەوانەیە ئەویش مناڵەکەی لێ بسەنەوە بە هەمان شێوە هەر تێک بشکێ لە ڕووی نەفسیەوە بۆیە ئەبێ کۆمەلگە هەموو هاوکار بن و ئەو ئافرەتانە ژۆیا خود ئەو خێزانانە بەڕاستی کە کێشە دروستە بێ وەکو ئاماژەمان پێیان مەرج نییە یەکسەر پەنا بۆ جیابوونەوە ببرێ یعنی زۆر کێشە هەیە قابلی چارەسەرکردنە ئێستا سنتەری چارەسەری کێشە خێزانەکان زۆرە یعنی بەڕاستی با تاکی کورد ئێمە ئەمڕۆ هەمووی لە ڕووی نەفسیەوە پێویستی بەوەیە کە بەڕاستی نەفسێتی چارەسەر وەرگێ یعنی ئەمە بەلایەوە عیب نەبێ مەسەلەن کاتێک کە تۆ قەیچێکە با ماوەیەک لە یەک دوورکەونەوە بۆی بەڵکو هەتا تۆزێ لە ڕووی نەفسیەوە ئارامە بنەوە بتوانن کێشەکان چارەسەرکەن یعنی هاوکاری دەوروبەر زۆر دەوری هەیە بەڵام ئەم دەوروبەرە بەو مانایانە کە تەداخل بکەن وەکو ئەوەی کە کێشەکە زیاتر ئالۆز بکەن بەڵکو بەنێتی چارەسەر ئەمە ئەرکی هەموو لایەکەکە هەم کۆمەلگا هەم ڕێکخراوەکان یعنی ڕێکخراوەکانی ژنان کە باز لە کێشەی دروست نەبوونی کێشە و ئەمانە ئەکەن بابێن یعنی لە ڕووی چارەسەری دەرونیەوە لە ڕووی چارەسەری کۆمەڵایەتیەوە هەوڵ بدەن چارەسەر بۆ ئەو کێشانە بدۆزنەوە بۆی کەمترین جیابونەوە دروست نەجی بەخان زۆر جار ینی ناگەڕێتەوە بە پلەی یەکەم بۆ خێزانی ئافرەتەکە بە تایبەت دایک و باوک و خوشکورە بۆ نمونە لەوانەیە قسە زۆرمان بیست بێتمان کە ئەڵەن ئافرەتێک ئەڕاتە دەرەوە بە تارای سپیۆ بۆ ماڵی مێردەکەی مەگەر بە کفنی سپیۆ بگەڕێتەوە بۆ ماڵی باوکی باوک و خوشک و براودایەک لێ قوبوڵ ناکەن بگەڕێتەوە تەلاقدان نیە زۆر جارێمە کێشە دروستە بێت لە کەناڵەکانی میدیاوە بینین و بیستین ئافرەتەکەڵێن من بۆیە ئەوەم نەکرد چکە باوکم توێتی ماڵەوە نییە ینی کەوابێ بە پلەی یەکەم ئەبێت تێڕوانینی دایک و باوک و خێزانی ئافرەتەکە بگۆڕین ئەنج کۆمەڵگە بگومان وانە بە دڵنیاییەوە من وەکو ئاماژەم پێ ینی خێزانی هەردوولا بە تایبەتی خێزانی کچەکە خێزانی ژنەکە یعنی زۆر دەورە بینێ زۆر ئەساسە یعنی هەتا بکرێ بە تایبەتی دایک ئامۆژگاری کچ بکات مەسەلەن بۆی کە کێشە دروست نەکا بۆی کە سەبری هەبێت تەحملی هەبێ بۆ بەرامبەر کێشەکان بۆی کە ژیان لە خۆی تێکنیا بەڵام ئەو دڵنیایەشی باتی ئەگەر هەر ژیانی نەڕۆی بەڕاستی ماڵەکە جارانە یعنی ناکرێ مەسەلەن من ئەم کچە بەرەڵا بکەم یاخود
پشتی نەگرم یاخود وای لێ بکەم مەسەرەن بترسێ لەوەی کە بێتەوە ماڵەکە چونکە ئەمە وەکوتمان ئەمە شتێکی زۆر ئاسایە و ئەکرێ ڕوو بدا و ئەگەر ئەم پاڵ پشتەی هەبێت ئەو ئافرەتە بەڕاستی ئەوە ناڕوخێ و پێشتریش ئەتوانێت تەحملی کێشەکان بکە بەڵام کە لە ڕووی نەفسیەوە تەواو نەبوو یعنی کێشەی هەبوو بەڕاستی ینی ناتوانێت کێشەی خێزانەکەی خۆشی چارەسەر بکات. باس لە بابەتێک کردوت هەندێک ئافرەتێ ئەوە ئەترسێ دوای ئەو پرۆسی تەلاقە یعنی هەر کە ناوی پیاوی لا بن جۆرێک لە ترسی بۆ دروستە بێ یان ئەگەر بڕیاری زەواجی بۆ تەڕح بکەنەوە جارێکە با بڵێن ناوێرێ ئەو بابەتە بە ئەمە بابەتێکی دروستە مەرجە هەموو پیاوێک کە ئەم ئاوە تێڕوانینی هەیە لەگەڵ پیاوەکەی خۆی پێشووکە لەگەڵی ژیاوە هەموو پیاوێک بەم شێوازە بێ هەموو ئافرەتێک هەر تاوانبار بێ ئەم بیرکردنەوەی ئەم لێکەوتەیە کە لە دوای تەلاق دروستە ببوو ئافرەت لێکەوتە و بیرکردنەوەیکی دروستە بەڕێیتۆ نەخێر دروست نییە بەڕاستی وەکو ئاماژەمان پێیانی مەرج نییە ئەم دوو کەسە کە جیابنەوە ینی ئەوە خراپ بن نتوانن جارێکی تر مەسن ئەو ژیانە دروست بکەنەوە یاخود لەگەڵ کەسێکی تری شاکە ژیان دروست دەکەنەوە بە هەمان شێوە تووشی کێشە بنەوە مەرج نییە وابێ یعنی وەکو ئاماژەمان پێ لەوانەیە مەسەن طبیعەتی ئەم کەسەی کە بۆ جاری دووەم هاوسەرگیری لەسگەڵەکاتەوە زۆر جیاواز بێ لەوەی یەکەم یعنی زۆر ئاسانتر بێ ژیان لەگەڵی و نمونەش زۆرە لەبەر چاومانە ینی هەموو ئەبینین لەوانەیە لە دەوروبەرمان کە سوکارمان هەبێت کە بۆ جاری دووەم ژیانی دروست کردوەوە زۆر ئاسوودە بووە هیچ کێشەشی بۆ دروست نەبووە بۆی پێویست بەم ترسەژ ناکە بەڕاستی بەڵام ئیتر ئەمەش پێویستی بە بەڕاستی هۆشیاری زیاتر ینی ئەم بەرنامانە کە لەسەر ئەم حاڵەتانە ئەکرێ ینی شتێکی زۆر باشە کە بەردەوامی پێ بدرێ بۆ ئەوی کە ئەم هۆشیاریە ئەم تێگەشتە لەناو کۆمەلگا بڵاو بێتەوە بەڕاستی ینی بەداخەوە توانم بڵێم کۆمەلگاکانی دەوروبەریشمان هیچی بەو شێوازە نیە وەکو ئێمە بیری لەکەتەوە بۆ نمونە کۆمەلگای عەرەبی سەیرەکەی کۆمەلگای ئێرانی سەیرەکەی تورکی سەیرەکەی ڕاستە ینی ئێمە ئاوات بەو ژیانە ناخوازیین بەو حاڵەتی ئەوان ناخوازیین کە لای ئەوان تەلاق زۆرە و مەسەلەن جیابوونەوە زۆرەوە ئاساییشە بەلایەنەوە ئێمە هیچ کات ئاواتی پێ ناخوازیین بەڵام مەبەستەکە ئەوەیە کە ئەم حاڵەتە ئەگەر گەیشتە ئەوە ڕوویدا ینی بە ئاسایی وەرگرین بۆ ئەوەی ئەم تاکانە جارێکی تر بە شێوازێکی باشتر بێنەوە ناو کۆمەلگا ینی بە شێوازێکی ئاسایی بێنەوە نەک هەروەکو تاکێکی تێکشکا و دەروون ڕووخاو لە ناو کۆمەلگا بمێنەوە کە کاریگەریان لەسەر دەوروبەریشیان دروست دەکەن. خڕێک پرسیارەکە لێرەیە چۆن ئاسایی وەریگرین چۆنەوە شاری بڵاوکەنەوە ڕەنگە چوار بەرنامەی تەلەڤیزیۆنی کافی نەبن کەواتە ئیشی ڕێکخراوەکانی پەیوەندیدار ئیشی دامەزراوە حکومیەکان لە سێکتەری پەروەردەوە بیگرێت تەنانەت مامۆستایانی ئاینی لە مینبەرەکانیانەوە چۆن کۆمەلگا وشارکەینەوە بۆ ئەوەی کە دوو تاک بەداخەوە گەنە قۆناغی کە پێویستەکە لەگەڵ یەک نەژین جابنەوە ینی ئەو هەموو چاوە برسی ورگە تێرە چیە سەیری مەسەلەن دوای جابوونەوەی ئافرەتێکەکە بە هەزاران چاوی سێتریانی پرسیارەکە لێرەیە چۆن ئەمە بکەین ئێمەش زانین کۆمەلگا وشار بێ باش بەس چۆن وشاریکەینەوە وشیاری وەکو ینی جەنابیش ئاماژەت پێدا بە هەمەلایەنەیە ینی تەنها بەلایەنێک ناکرێت بە ڕاگەیاندنە بە مامۆستایانی ئاینیە لەسەر مینبەرەکان بەڕاستی ینی باز لەو حاڵەتانە بکەن باز لەو کێشانە بکەن و ئەمە ئەتوان بڵم بە دەرەجەیەکەم دەسەڵات ڕۆڵی سەرەکی ئەبینێ لەوەی کە بۆ نمونە کۆمەڵێ سنتەر بکاتەوە سنتەری ڕاوێژکاری سنتەری ینی پێدانی هۆشیاری بە تایبەتی ینی ئەوانەی کە تازە زەواجەکەن مەسەلەن خولیان پێ ببینرێت لەو حاڵەتانەیە و یاخود ئەو ئافرەتانی کە جیا ئەبنەوە ئیتر بە هەر حاڵەتێک بێ تەنانەت ئەوانەشی کە هاوسەرەکانیان لەدەسەدەن بە هەر هۆکارێک بێ یعنی با حکوومەت بۆ نمونە هاوکاریەکیان بکات لە ڕووی مادیەوە ینی بڕەپارەیەکیان بۆ دابین کە هەتا ئەو کاتێکە بڵێن ژیانێکی تر دروست دەکەنەوە بۆ ئەوەی ئەم کەسە یعنی ئەوەندە ئەو ترسە لە لای دروست نەبێ یعنی ئەم حاڵەتە ئاسایی ببێتەوە ئیتر ڕێکخراوەکانی ژنان یعنی بەڕاستیەوە ئەرکی گەورەی ئەوانە یعنی کە خۆیان بەداکۆکی کار لە مافی ئافرەتە زانن ئەلێرەیە ئافرەت لێرەیە پێویستی بەوەیە کە هاوکاری بکرێ و پشگیری بکرێ بەڵام وەکو ئاماژەمان پێدا بە ئاراستی ئەوە ناکە وەزعەکە خراپتر بکرێ بارودۆخی ئەم ئافرەتە خراپتر بکرێەوە یاخود بڵم نەجی بەخانیان ئێستا لای کۆمەڵگە شتێک دروست بووەڵەن لە پێشترا ئەم هەموو تەلاق و یان ئەم هەموو شێوازی سەرکەشی چ پیا و چ ئافرەت بەسم تەورەکەمانە سەر ئافرەتە باسەکرێ هیەوەیە ئەم دەسەڵات و بەشە لە ڕێکخراوەکان هەمووینە لە قەوسەکە بەشە لە ڕێکخراوەکان هێندی ئیژەکەن بە ئاڕاستی تێکدانی خێزان یان لایەنگری لایەکیان لەسەر حسابی لایەکتریان هێندا ئیش ناکەن بە ئاڕاستی چارەسەر
ئەو گلێژەیە خۆی ئەو گلەیە هەیە بەڵێ ینی لە زووشەوە ئەم قسەی ئەکرێت لەسەر ڕێکخراوەکان بەڵام من ئەتوانم ینی بەڕاستی بە شێوەیەکی گشتی وەکو جەنابەتت نەک بە تاعین لەسەر ئەم ڕێکخراوە ئەو ڕێکخراو بە شێوەیەکی گشتی ئەتوان بڵێم ڕێکخراوەکان ڕۆڵی باشیان بووە لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا لە هۆشیارکردنەوەی ئافرەتان بەڕاستی ینی ئێستا کە کێشەکان زۆر بووە هۆکارەکە ڕێکخراوەکان نین هۆکارەکە ئەو هەموو گۆڕانکاریە کە لە کۆمەلگای ئێمە ڕوویداوە بەڕاستی ئەو هەموو کرانەوە و تەکنۆلۆژیاوە ینی هۆکار زۆرە بۆ جیابوونەوە هۆکارەکان لەوانەیە ڕێکخراوی شەبێ مەسەن بۆ ئاراستەیە ئیشکا هانی ئافرەت ما مەسەلەن بە بەسیترین شت داوای جیابوونەوە بکات ئەمە بەڵام ئەتوان بڵم ڕێژەکەی کەمترە لەو ڕێکخراوانەی لەوانەی کە بەدڵسۆزیەوە ئیش بۆ ئافرەتانەکەن و هەوڵی ئەوادن کە ئافرەت ژیانێکی ئارام و خۆشی هەبێت لە ناو خێزانەکە و پەنا بۆ جیابوونەوە نەبا بەڵام ینی کاتێک کە ئەم حاڵەتانە باسەکەین کە باسی ڕێکخراوەکرێ ینی جۆرێک لە هین دروست بووە بەرامبەر بە ڕێکخراوەکان بەڵام بەڕاستی حەزەکەمەوەش ینی ئاماژە پێبین بۆی کە بۆ ئەو تێڕوانی نەش ڕاز نییە ینی بۆ ڕێکخراوەکان چکە ڕێکخراو کاتێک دروست بۆ ڕاستە مەسەلەن لەوانەیە هەدەفی تریشە بێ بەڵام بۆ خزمەتکردنی ئافرەتان دروست بووە بۆ ئەوەی کە هۆشیار ببنەوە بە ئەرک و مافەکانیان ئێستا کە حاڵەتەکە بووە ئەوەیە کە هاتۆتە دەرەوە لە خێزان ئەگەرنا بۆ نمونە هەر یەکێک لە ئێمە کە لەوانێت تەمەنێکی وا زۆریشمان نەبێ مەسەلەن لە چاوەوەی کە دایک و باوکمان شکر تا ئێستا بڵین لە ژیانە مابن یعنی بڕۆ قسە لەگەڵ ئەوان بکە کە چ ژیانێکیان هەبووە بەڵام پەنایان بۆ جیابوونەوە نەبردووە لەبەر کۆمەڵێ هۆکار کە لە سەردەمی ئەوانە بەو شێوازە بەڵام ئێستا کە ئەم کرانەوە هەیە کە ئەم جۆرە تێگەیشتنە ئێماڵین بە ئاسایی وەری بگرین ئێستا ئاوا کراوەتەوە بۆیە خەڵک کێشەکە یەنێتە دەرەوە لە ماڵەکە ئەیباتە دادگاکان ئەیباتە لای ڕێکخراوەکان ئەگینا پێشتریش ئەم کێشانە هەبووە بەڵام خۆڕاستی شایانی لەوانەیە بڵێن ژیانی پێشتر خۆشتر بووە لەو ڕۆ مەسەلەن کە کەسێکیان تەواو قوبوڵی هەموو بارودۆخەکەی کردووە یعنی جاری وە هەیە ئەم حاڵەتی جیابوونەوەیە لە بچووکترین شتەوە دروستە بێ هەر بۆ نمونە علی تەنتاوی کە ڕەحمەتی خوای لێ بێکاڵێم قازی بۆ خۆی ماوەی 27 ساڵ قازی بووەڵێ لەو ماوەیە کە کێشەکانی ئەحوالی شخصی هەمووی هاتوۆتە لای من ئەڵێ بۆم دەرکەوتۆ تەلاق تەنها تووڕەبوونێکی کوێرانەی پیاوان لەگەڵ جوابدانەوەیەکی نەفامانەی ژنان بووە یعنی لەو حاڵەتە یعنی ئاوە شتێکی ئاوها بووە کە گەشتۆتە حاڵەتی تەلاق بۆیە معنای وانەیە کە جاران مەسەلەن هۆکاری خۆشبەختی و بەختەوەری زۆرتر بووە بۆیە تەلاق کەمتر بووە نا ئەوە ویستی پێکەوە ژیان زیاتر بووە یعنی چۆن بڵێ زیاتر دەستیان بە خێزانەکەەوە گرتووە زیاتر ویستویانە کە منسەن ئەم ژیانە تێک نەچێ ئەمڕۆ کە ئەو هەموو تەکنۆلۆژیا و ئەو هەموو حاڵەتە ئەبینی سیرەکەی یعنی ئافرەتیش مەسەلەن ئەوە ئەزانێت تەنها ئەو کێشەی هەیە بۆڵی ناکە و پەنا بۆ جیابوونەوە ینی ماوەستا شوانجاری وایە تێنەگەیشتنی دروست لە ئاینی پیرۆزی ئیسلام کە کۆمەڵگەی ئێمە ینی زۆر متەمەسیکین بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە زۆر جار یعنی ئەمەش کۆمەڵگە بەرە و هەڵدێر و لادانە بەیانی بۆ نمونە من هە لەسەر ئەم بابەتە ئەم شەو گەڕانێکم کرد ویستم هەندێک بابەت ببینم یعنی فەرمودەیەکم هاتە پێشچاو کە لەوانەیە هەمومان بیست بێتمان ئەگەر هەڵە نەکەم لە وتنی فەرمودەکەیەوەی کە فەرمێت أبغض الحلال عند الله الطلاق ونيا يعني يشي لو بابلين بيزراوتين حلال كان يعني ناشرين حلال كان لا يخوي جورة طلاقة بلام كمان شو مسيرم كده لا فرمودية أصلا ضعيفة يعني بويا زور جارتين جيشني دروس لدقة شرعية كان وايلي كردوين كإما طلاق بلا شتيكي حلالة وقت بجناب باسل بلا تاواني بلا شار السرا بلام هر نويرين دسيب وبرين شبيا وقت شافرتك داوي كالبري والله ما شتيك خوي جورة فينا خوشة أوش كاريجري بەدڵنیایەوە کاریگەریە ئەو فەرمودەیە یعنی هەر چەندها ساڵە ئێمە مەسەلەن ئەی بیستین و پێمانەوترێتەوە بەڵام فەرمودەکە ضعیفە و قسەی زۆری لەسرە بۆیە مەرج نییە یعنی بەو شێوازە بێت کە خوای گەورە پێی ناخۆشە مەسەلەن ئەم ژن و پیاوەڵێ ڕاستە یعنی لە هەندێک ڕۆ کاتێککە کێشە دروستە بێەوە یاخود کاتێکم ناڵ زەرمەند دەبێت کە ژن زەرمەند دەبێت خوای گەورە پێی ناخۆشە لەو ڕۆوە کە پێی ناخۆشە عەبدەکانی تووشی کێشە بن تووشی زەرەر ببن و ئەو کەسەش کە هۆکاری سەرەکیەوە کە خراپەکەی لەوەیە بۆ دروستبوونی ئەم حاڵەتە بێگومان سزای هەیە یعنی ئەمە خوای گەورە بەو شێوازە مەسەلەن خۆش نابێت لەوەی کە تۆ ببیتە هۆی هەڵۆشانەوەی خێزانێک یا سەرگەردانبوونی کۆمەڵێ مناڵ یا خۆت سەرگەردانبوونی ژنێک
بەڵام حاڵەتەکەش ئاساییەوە بۆکو ئاماژەشمان پیا لە شریعەتی پیرۆزی ئیسلامە ڕێگەی لێ نەگیراوە و بە هەمان شێوە ئەگەر ئێمە شارەزای سیرە بین لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر ئاسایی ئەم حاڵەتانە دروست بووە یعنی ئافرەتێکە بۆ چەند جارێک مەسەلەن لەگەڵ چەند کەسێکی دیاریشا مەسەلەن هاوسەری گیری کردەوە جیابەتەوە حاڵەتەکە ئاسایی بووە لەبەرەوەی کۆمەلگا بۆ شێوازە لێ نەڕوانیوە و لێکەوتەکانیشی ئاوا زۆر نەبەوە کۆی ئێستا لێکەوتێکی گرنگ هەیە باست نەکردبی و سپێتی باسیکە لەسەر ژنێک کە پێوترە تەلاق دراو شتێکی گرنگ ماوە باسی بکەیت واللهی لێکەوتەکان هەر یعنی ئەوەی کە ئاماژەمان پێ ئەم ئافرەتە لە ڕووی دەرونیەوە تێگەشکە توانین بڵین لە ڕووی تەندروستیەوە یعنی تووشی لەوانەیە نەخۆشی بێت تووشی حاڵەتێکی نەفسی وا ببێ کە جارێکی تر مەسەلەن قرس بێ دروستکردنەوەی ژیانێکی تر لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە ئاماژەمان پێ بەڕاستی حاڵەتە سەرەکیەکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە پێویستەکە بە هەمومانەوە ڕۆڵمان هەبێت لەوەی کە ئەم حاڵەتە ئاسایی ببێت زۆر باشە کەواتە لە کۆتایی تەورەکە گەیشتین بەوەی مەرج نییە ئافرەتی تەلاق درا و ینی خۆی و کۆمەڵگەشت بە ئافرەتێکی شکست خواردوو بناسین لەوانەیە قوربانی دەستی پیاوێکی شکست خواردوو بێوانە زۆر سپاس دەکەین سپاس خاتون نەجیبە شێخ چالاکەوانی بواری ئافرەتان لەم تۆرەی لەگەڵ مامی دەستخۆش بێ بۆ هیواین ئێوە بتوان وەکو ڕێکخراوەکان زیاتر چالاک بن وەک بانخوازێک کۆمەگا زیاتر هۆشیار بێتەوە سپاس بۆ ئەو ڕوونکردنەوە زانیارەی کە بێمت بەخشی